هەمیشە بەردەوام پزیشکانی بواری دەرونی هەمیشە بەردەوام ئامۆژگاریمان دەکەن کە پێویستە مرۆڤ خەوێکی زۆر باش و خەوێکی زۆر تەواوی هەبێ ئەو کاتی کە بۆی دیاری کراوە. باز لە گرنگی خەوەکەین لە ژیانی ڕۆژانەمانداوە لەگەڵشیدا باز لەو دەکەین کە کەم خەوی چ زیانێکی دەبێت و هەروەها شێواز لە شێوازەکان جۆرێک هەیە کە دواتر لەگەڵ میوانەکەمان گفتوگۆی دەکەین کە ئایا ئەمە نەخۆشیە پێ دەوترێت خەوزڕاندن، ئەمە بۆچی دەگەڕێتەوە نیشانەکانی چین و دواتر باز لەو چارەسەریانە دەکەین و لەگەڵیشیدا چی بکرێت بۆی کە کەسانێکن خەویان لێ ناکەوێت و باشترین ڕێگە چارەیەک چییە بۆ ئەو کەسانە. گفتوگۆی زیاتر دەکەم لەگەڵ میوانەکەمان بەڕێز پرۆفیسۆری یاریدەدار دکتۆر نزار محەممەد ئەمین پسپۆری نەخۆشیە دەرونیەکان کاک دکتۆریان زۆر بەخێر بەخێر دکتۆر. زۆر سپاس دەستان خۆش بێ هەر بۆ ڕاستکردنەوەیەک من تقریبا 20 ساڵە پرۆفیسۆرم نەک پرۆفیسۆری دوای لێوردنەکەم دەستەکانە زۆر ببوورە. کاک دکتۆر ئەگەر سەرەتا باز لە گرنگی خەومان بۆ بکەین لە ژیانماندا. بەڵێ خەو شتێکی زۆر گرنگە بۆ ئینسان. ئێستا تقریبا هەموو کەسێک لەم دنیاە ئەزانێت کۆمپیوتەر چییە وەکە بەکاریش یێنی ئەگەر دەست بنی بە ڕایت کلێک بڵێن لای ڕاستەوە یەکێک لە شتەکان چۆیسەکان ئەڵێ ڕفرەش یعنی تازەبوونەوە یعنی ژیانەوە. لەبەرەوە بۆ جەستە و بۆ دەروون و بۆ مشکی مرۆڤ ئەم ڕفرەشە زۆر زەروریە. ئەم خەوە وەکو ژیانەوەی مرۆڤ وایە تۆ شەو کە ئەنووی وابزەم شەرعانی شوا سەیرەکرێک تۆ ئەمریت بەڵام سبەینی هەڵەسی لە خەو زیندوو ئەبیتەوە جارێکی کە. لەبەرەوە زۆر گرنگە بۆ مرۆڤ و ئەگەر مرۆڤ لی مەحروم بێ ئەوە کاریگەری خراپێ بێت. زۆر باشە دکتۆرگیان. خەو کەم خەوی چییە؟ نیشانەکانی چین؟ کەسێک بۆ نمونە ئەگەر شەوان درەم بخەوێ ئەمە کەم خەوی پێوترێت یان ئەو نیشانانە چین کەوا کەسێک هەست بکات کەم خەوی هەیە؟ ئەوە بابەتێکی زۆر گرنگە. یعنی ئێستا ئەتوانم بڵێم شتێکی زۆر شایع و باوە. خەو ئەگەر نەبێت وەکووتمان کێشەی بڵێن دەرونی و جەستەی ئەبێ و پێشتر ئێمەمانزانی خەو تەنها ئەگەر نەنویت بەشێکە لە نیشانەیەکی شتێکی بەسیت. ئێستا ناوان نییە. ئێستا کە نەخۆشیەکان پۆلێ نەکرێن لەسەر ئاستی جیهانە خەو یا بڵێن پەشێوەکانی خەو بە یەکێک لە نەخۆشیە جیاکان یعنی نەخۆشیەکە وەکو با بڵێن استقلالی خۆی هەیە سربەخۆیی خۆی هەیە. چۆن ئەڵێ نەخۆشی خەمۆکی نەخۆشی سکیزۆفرینیا نەخۆشی دووجەمسەری نەخۆشی پەشێوەکانی خەویش هەیە. هەم خەو هەم ئاگاداریش یعنی بە ئاگابوون و خەوەکەش هەردووکی پەشێوی خۆی هەیە. لەبەرەوە یعنی تێکچوونی خەو پەشێوی خەو یەکەم بازی جارێک تەنها شتێکی بڵێن کورتخایەن و زۆر گرنگ نییە و پەیوەندی بە بارودۆخێکی تایبەتی مرۆڤەوە هەیە. ئیتر سەر دێشێ پشت دێشەیە خەبەرێکی ناخۆشی بیستوە سەعاتێ 2 ساعت ڕۆژە 2 ڕۆژ نەخەوێ و کێشێکی گەورە نییە. بەڵام بەعزەجارێ نیشانەی نەخۆشیە. یعنی تۆ پێش ئەوەی نیشانەکانی تری نەخۆشیەکەت لێ دەرکەوێ بۆ نمونە نەخۆشی خەمۆکی یا نەخۆشی با بڵێن شادبوونەوەی کە پێڵین مانیا ئێمە مرۆڤەکە ناخەوێت خەوی لێ ناکەوێت. ئەمە یەکێکە لە گرنگیەکانی. دووهەمینیشی نەخەوتن هەر خۆی یعنی ئینسان ئەگەر نەخەوێ ممکنە دوایی ئەگەر ئەمە بەردەوام بوو لە ئەنجامە تووشی نەخۆشی بکە نەخۆشی ئیتر وەکوتمان جەستەی و دەرونی. لەبەرەوە ئێستا ینی بڵێن چاودێریکردنی خەوی مرۆڤ زۆر گرنگە بۆ ئینسان و زۆر جار وەکو نیشانەیەکی سەرەتایی نەخۆشیەکی تر ئەیدۆزینەوە. بازێ جاریش وەکو ئێستەوتم هەر خۆی نەخۆشیەکی سربەخۆیە. یعنی ئەگەر ئەو کەسەی لە هەفتەیەکە 3 شەو لەسەر یەک یا بڵێن 3 شەو لە هەفتەیەکە خەوەکەی تێکچوو ئیتر زڕا وەزعی تێکچوو خەوەکەی جیا بۆ لەو کاتەی ئەعتیادی کە خۆی تیا ئەخەوێ و 3 مانگ دەوامی کرد. یعنی قەی ناکرد تۆ هەفتەیەک خوا نەخواستە دوور لە ئێوە و لە بینەری خۆشەویستیش عزیزێکت ئەمری خواکە ئیتر وەکو شتێک خەفەتی پێخۆی تو ناخەوێمانە هەفتەیەک 2 هەفتە و دوای خەوەکە وەکۆڵێنێتەوە سەر تایمی خۆی ئەو پێ ناڵێن نەخۆشی. بەڵام ئەگەر 3 مانگ لەسەر یەک لەناو ئەم 3 مانگە لە هەر هەفتەیەکە 3 ڕۆژ ئیتر شەرت نیە لەسەر یەک بێ ئەو 3 ڕۆژە 3 ڕۆژ خەوەکەی زڕا ئەوە پێڵێن نەخۆشی خەوزڕان. ئەوە بە تەبیعەت نەخۆشیە. پێچەوانەکەیشی ڕاستە. پێچوانەکەشی ئەوەیە ئەو کەسەی کە تەمان ئەوەی کە ناخەوێت
بۆ بەیانە خەواڵ و تووڕە و کۆڵە شەر لەگەڵ سێبەری خۆیاکە بەڵام ئەو کەسەی کە بخەوێ بڵێن کاتی تایبەتی خۆی بخەوێسە باسی شەکەین مرۆڤ پێویستی چەند بەخەو هەیە چەند کاتژمێرێک ئەوە بۆتان باسەکەم بەڵام جۆری دووهەمی پەشێوەکانی خەو ئەوەیە کە تۆ ینی تێر ئەخەویت ناڵم تێرخەو ئەبیت تێر ئەخەویت بەڵام تێرخەو نابیت واتە با بڵێن ئێمە هەمومان ئەتیادی ئینسانی مرۆڤی ئەتیادی 6 بۆ 8 ساعتی پێویستە بنوێت ئەگەر خەوتووە ئەو 8 ساعتە بەڵام بەیانی لە خەو هەڵە 3 خەواڵووە باسی ئەم گەنجانەی ئێستا ناکەم تا سەعات 3 و 4 خەریکی پۆبجی و بە دیاری فەیسبوک و ئەم شتانەوەن ئەوە تەبعاً بەیانی سەعات 7 هەڵیسێنە بڵێ بڕۆ بۆ کەناڵی پەیام دەوامت هەیە ئەوە شەڕ لەگەڵاکە یا پێی بڵێ بڕۆ بۆ کرێکارێکەکەت ئیش بکە شەڕ لەگەڵاکە چونکە تێرخەو نەبووە باسی یەکێکم تێرخەویش بوو بێ عفو یعنی تێر نووست بێ بەڵام بەیانی کە هەڵەسێ تێرخەو نییە خەواڵووە سارەکە لێ خوڕێ خەریکە خەوی لەکەوێ لە ناو خەڵکە دانیشێ خەریکە خەوی لەکەوێ اینجا بۆ وەڵامی پرسیارەکەی بەڕێزت 6 تا 8 ساعت پێویستە بۆ مرۆڤی ئاسایی بەڵام بە پێی تەمەن کێرڤەکە سەم کە سێزانێک کێرڤەکە چیە چەماوەکە فەرقی هەیە لە مناڵی ساوا یعنی ئەو مناڵی کە تازە لە دایکە بێ ڕەنگە 16 تا 18 ساعت خەوی بووێت ڕەنگە زیاتریش چونکە ئەو مناڵە چییە یان شیرەخوا یان ئەخەوێ هەر ئەوەنەیە بەڵام دوایی وردە کە گەورەترە بێ پێویستیەکەی کەمتر ئەبێتەوە هەتا ئەگاتە بڵین باڵغ بوون ئیترەوە 18 ساڵ کەمتر زیاتر 8 ساعت ضروریە کە وەکو منی لێت یعنی چێتە تەمەنەوە وردە پێویستیەکەی کەمترە بێ بەخەوەکە 6 ساعت بەسە بۆ ئەو کەسە بنوێتایە زۆر باشە دکتۆر باسی ئەومان کرد کە کەسێک ئەخەوێت بەڵام تێرخەو نابێت هیوا هەیە ئەڵێت 6 ساعت هیوایە لە 10 ساعت خەوتون بەڵام هەڵەسم لە خەو پشتمێشێک گیانم ئێشێت ئەڵێ کرێکاریم کردووە لە جاتی ئەوەی ئیسراحەت بکات هیلاک بووە ئەمە هۆکارەکەی چییە؟ وەکوتم ئەگەر ئەم پرۆسەیش دائیمەن یعنی ڕۆژێک و 2 ڕۆژ و 3 ڕۆژ بوو یا هەفتەیەک و 2 هەفتە بوو کێشە نییەوە ئەوە مەسەرەن پێشتر ماوەیەکی زۆر هیلاک بووە کەشنگ بووە ئیشی کردووە یانی شتێکی بووە بەڵام دوایی ماوەی 1-2 هەفتە من ناوێنم قەرزاری خەو بووە قەرزەکەی یاوەتەوە بەم 1-2 هەفتەیە دوایی ینی بڵێن هاتۆ تایمی خۆی و ئەوەی نەماوە کە بەڕێزت باسیەکەی ئەوە ناچێتە قاڵبی نەخۆشیەوە بەڵام دیسان ئەگەر ئەمە بەردەوام بوو 3 مانگی پێچوو ئەبێ ئەو کەسە پشکنینی بۆ بکرێ بزان بۆچی وایە زۆر باشە کاک دوکتۆر باز لەو بکەین کە گرنگترین هەم کاتی خەو هەم پێویستی خەو بۆ منداڵ بۆ گەنج بۆ پیر چۆن ێگەر واماس بکەین وەکوتم مناڵ هەرە خەوێ ئیتر یا شیرە خوایە خەوێ بڵێن مناڵی ساوە بەڵام وردەکە گەورەیە بێ ئێستا ئێمە زۆر جار ڕەخنە لە وڵاتە ڕۆژاویەکان نەگرین بەڵام بەخوا زۆر جاریش لە ئێمە باشترن مەسەن مناڵەکەیان تایمێکی تایبەتی هەیە بۆ خەو ئیتر دایک و باوک دانیشت بێ یا دانانیشتی بێ یە دایک و باوکی ماچەکە و ئەچێتە ناو جێگاکەی خۆیەوە ئەنوێ ینی بڵێن ئەو پەڕی تا سەعات 7 شەوێ ئەنوێ بە پێی تەبەن وەرز طبعا وەرزی ئەوان جیاوازە لەگەڵ وەرزی من بەڵ بە پێی وەرز 8 ئەو پەڕی ئیتر ئەنوێ یعنی یان خۆی بەتەنیا ئەچێ ئەنوێ یان فێر کراوە ئەوش شتێکی کە زۆر گرنگە ئەگەر بتوانین ئێمە بیکەین فێر کراوە دایکی یا باوکی شتە ژوورەوە لەگەڵ یا کتێبێکی بۆ ئەکاتەوە و بۆ ئەخوێنێتەوە ئیتر ئەو کتێبە ئەمێنێتەوە ئەو وڵاتە چۆنە ممکنە قورئان بێ ممکنە حەدیث بێ ممکنە ڕۆمان بێ ممکنە شتێکی نکتەی تیانێش نکتەی تیا بێ ئەو ڕوژێەوەی تر خەوی لێ ناکەوێ یعنی شتێکی هادئی بۆ خوێنێتەوە ئیتر ئەو مناڵە خەوی لێکەوێ و دایە پۆشێ و دەرگاکەی لێدا خاوە ڕاتە دەرەوە دایکی یا باوکی ئەمە تایمە بڵێن ڕێکوپێکە مەزبوطەکەیە لا ئێمە بەداخەوە هەتا دایک و باوکما بێوە مناڵی خۆی فێر کردووە یا مناڵەکە وا ڕاهاتوە تا دایک و باوک دانیشت بێ ئەوش دانیشێ ئەوە هەڵەیە طبعا باشتر وایە هەموو شەوێک لە یەک کاتیشە ئەوە زۆر گرنگە و دوایش نەکەوێ ینی مناڵ زووتر لە گەورە بنوێ گەورەیش ئەگەر کراو ئەگەر توانی و ئەگەر بارودۆخەکەی یارمەتی دەربوو ئەو پەڕی تا سەعات 11 و شتی وا بخەوێ عفو تا 11 دانیشێ دوایی بنوێ ئەومان لەبیر نەچێ
ئەمە باسی پەشێوەکانی خەو ئەەکەین بە تایبەتی خەوزڕان و ئەو شتانە بە ئەوە لە ئێستەوە بیڵم لە بیرم نەچێ ئەو کەسانەی کە کێشەی خەوزڕانیان هەیە دەبێت شەو یەکەم شت خواردنی زۆر قورس نەخۆن گیپە و تەشری بۆ ئەو شتانە بە شەو نەخۆن دووهەمینیشی هەنێ شت هەیە وروژێنەرە وەکو چاو قاوە و ئەو نەعاشتانە هەتا بکرێ چایەکە زووتر بخورێ بۆ ئەوەی نەیوروژێنێ اینجا گەورە و کوتم لە یانزەوە بخەوێ و ئیتر بەیانیش ئەمێنێتەوە سەر بیر و باوەڕی ئەو شخصە هەڵەسێ بۆ نوێژی بەیانی و دوای ئەنوێتەوە هەشە هەڵەسێ بە نوێژی بەیانی و تر نانوێتەوە بەس ئەو کەسەی کە هەڵەسێ بۆ نوێژی بەیانی و نانوێتەوە ئەوە نابێت سەعاتی 11 بنوێ ئەبێ زووتر بنوێ ئەوە تایمی خەوەکەی ئەبێ وابێ کە دەوری 8 و 9 وە خەوی لێکەوت بێ بۆەوەی 8 ساعتەکەی پڕکاتەوە یا 7 ساعتەکەی پڕکاتەوە جا بەگشتی ئاوایە یعنی تۆ ئەبێ تایمێک بۆ خۆت دابنەی هەموو ڕۆژێ لە یەک کاتا بنووی هەموو شەوێ عفۆن و هەموو ڕۆژێکیش لە یەک کاتا بە ئاگابەی حتا ئەگەر بە ئاگا هاتی و هیچیش نەبوو بیکەی باشتر وایە دەرچی لە جێگاکە و بڵێن لەسەر ڕۆتینی ڕۆژانەی خۆت بڕێ کاکتۆر ئەو کەسانی کە بە تەمەنیان هەیە پێویستە چەند کاتژمێر بخەون لە شەو ڕۆژێکدا وەکو عرضم کردن و عرضی بینەری بەڕێزم کرد 6 تا تقریبا 6 ساعت 7 ساعتیان پێویستە یعنی کەمتر لە خەڵکی بڵێن گەنج و شتیوە بەڵام یەکشت هەیە ئێوە نایزانن ئێمە ئیزانین بە تایبەتی گەنج ئەف و ئینسانی بەتەمەن بەدەگمەن یەکێک ئەبینی بەتەمەن بێ ئێش و ئازاری نەبێ مەسەلەن لە هەموو هینێکە لە ناو خەوە کاتێک گەزانی یا پشتی یەشێ یا قاچی یەشێ یا شوێنێکی یەشێ ئەمە بە ئاگای هێنێتەوە بەڵام تەبەن مویمەوە خەبەری بێتەوە اینجا دائما ئێماڵێن پیا و سالاری لێرا بەعکسەوە ژن سالاریە پیا و عادەتەن نەخۆشی پرۆستاتی ئەبێت لەبەر پرۆستاتەکەی خەبەرێ بێتەوە ئەبێت دوول لە ڕووی حازری بڕوا دەست بە ئاو بگەێنێ ئەمیش هەڵی ئەسێنێت و ئەچێ بڵێن بۆ تەوالێت و ئەگەڕێتەوە لەبەرەوە خەوی پیاوی گەورە بچڕە بەڵام ئەگەر گریگی بەیەکەوە چۆن لە ڕەمەزانە ئێمە مناڵەکان ئەڵێن ڕۆژۆکەت گریە بەیەکەوە ئاینەن شت ئەگەر گریی بەیەکەوە و کردیە 6 تا 7 ساعتەکە ئەوە لەخوا بە زیاد و باشە بۆ ئینسانی بەتەمەنیش زۆر باشە دکتۆر لە چ تەمەنێکە خەوزڕان و کەمخەوی دووچاری مرۆڤ دەبێتەوە ئایا هیچ دەرمانێک هەیە بۆ ئەوەی کەسێک زاڵ بەسەر ئەم کەمخەویەیە؟ بەڵێ وەڵاهی لە هەموو تەمەنێکە ئەمە ئەکرێ لە هەموو تەمەنێکە اینجا با ئەومان لەبیر نەچێ اینجا ئێمە سەر وەڵامی پرسیارەکەی بەڕێزن وەکوتم لە سەرەتا زۆر جار ئەم نەخەوتنە نیشانەی نەخۆشیە بۆ نمونە نەخۆشی خەمۆکی نەخۆشی دڵە ڕاوکێ ینی قەلەقی نەخۆشی سکیزۆفرینیا ئەوەی انفصام شخصی پێڵێن بە عەرەبی شیزۆفرینیای پێڵێن بە عەرەبیش هەروەها اینجا بەعزە جارێ ئەوە نیشانەی ئەو نەخۆشیانەیە ئەم نەخۆشیانە زیاتر لە گەنجە دروستە بێ بە تایبەتی نەخۆشی دڵڕاوکیەکە قەلەقێکە لە ئیتر لە هەرزەکاریەوە یا بەخوا لە مناڵیشەوە ڕەنگە دروست ببێ هەتا گەورە خەمۆکی تۆزە تەمەنەکەی سەروترە نەخۆشی سکیزۆفرینیا لە بینی 15 تا 35 ساڵ دەست پێەکە لەبەرەوە لە گەنجە دیسانەوە دەست پێەکە بەڵام پەشێوی خەوزڕان ئەوەی کە سەرەتا باسم کرد کە وتم نەخۆشیێکی سەر بەخۆیە لە هەموو تەمەنێکە احتیمالە دروست ببێ ئەومان لەبیر نەچێ ینی بارودۆخی مرۆڤەکە گرنگە ئەو بارودۆخەی کە تایاژی یعنی مەسەلەن ئێستا لە ژێر فشارێکی دەرونیت کێشەیەک هەیە کێشەی با نەچمە سیاسەتەوە بەڵام نەبوونی و بێمەعاشی و ئەم نەوەشتانە و سترەسی خێزانی ئەمانە هەمووی بڵێن فشاری دەرونیە ئەم فشارە دەرونیانە وا ئەکەن کە مرۆڤەکە دانیش و هەربیر بکاتەوە تەمان ئەم بیرکردنەوەیە وای لەکە کە خەوی بزڕێ و با ئەوش هەر بڵێم چونکە ئێوە پرسیارتان نەکرد یەکێک لە شتەکان گرنگە کە خەوزڕان پۆلێ نەکرێ بۆ 3 جۆر اینجا مرۆڤەکە ڕەنگە هەر 3 جۆری هەبێ یا یەکێکی هەبێ یا دوانی هەبێ هەموو شتان ڕەنگە ئێستا کە ئێڵێم هەم ئێوەی بەڕێز و هەم بینەری خۆشەویستیش ئەزانێ یەکێکیان ئەوەیە کە تۆ ئەچیتە ناو جێگە و خەوت لێ ناکەوێ یعنی حەزەکەی بچی بنووی خەوت لێ ناکەوێ وەکوڵێ گەوزیێتەوە لە ناو جێگاکان بەرەوبەرەکەی هەتا 2-3 سەعاتیش ئەمە جۆرێکیانە اینجا دوای ئەوە خەوت لێکەوە ئەوان بەیانێ لەسی کەشەنگ و هیلاکی جۆری دووهەمیان ئەچتە ناو جێگاکە لە ماوەی خۆی تەبان تەندروست ئەوەیە لە 8 دقە زیاتر نەبێ
یعنی من کەچمە ناوجێگە خۆم چکە ماندوم بە 5 سانیە خەوم لێکەوێ بەڵام هیوا هەیە بڵێن 5 دقه 6 دقه هەڵقەی ناکە دوای 8 دقەکە خەوی لێکەوێ ئەنوێ بەڵام دوای 2 ساعت خەبەرێ بێتەوە ئیتر خەوی لێ ناکەوێتەوە من وتم دیسان و ئێڵێمەوە باسی ئەو کەسە ناکەم کە شەو زوو نووست بێ و بۆ بانگ خەبەری بوو بێتەوە یا شەو نوێژکا و دوایی نوێژی بەیانیشکا و دوایی نەنوێتەوە و ئەتیادێت چکە تێرخەو بووە بەڵام ئەمە جۆرێکە بەیانی زۆر زوو خەبەرێ بێتەوە ئیتر خەوی لێ ناکەوێتەوە ئەمە جۆری دووهەمە جۆری سێهەم لە بینیانایە واتە ئەنوێ خەبەرێ بێتەوە ئەنوێ و خەبەرێ بێتەوە اینجا هەیە هی یەکەمی هەیە هەیە هی دووەمی هەیە هەیە هەرسێکی هەیە ئەوەی کە هەرسێکی هەیە ئەوە زۆر خراپە تەبەن زۆر ماندووە زۆر کاریگەریە بێ لەسەر دەروون و لەسەر جەستەی ئەو مرۆڤە زۆر باش با بینە سەر چارەسەرەکانی چارەسەری کەم خەوی یاخود خەوزڕان چییە و هیچ دەرمانێکەیە بۆ ئەوەی کەسێک بەکاری بهێنێت باش بەسەر چاو هەرچەند بەڕێزت پرسیارەکەی من وەڵامێکی کەمەکەوێتە بیر دواییە مەسەر پرسیارەکەی جەنابەت ئەوەم لە بیر چوو بیڵێم بۆیە وتم باشترین کات سەعات 11 هەتاکو و بەیانی کە خۆر هەڵدەیە تۆزە زیاتر مێشی ئێمە مادەیەک دروستەکە هورمۆنێک دروستەکە میلاتۆنینی پێڵێن ئەو هورمۆنە بە تاریکی دروستە بێ و لە کاتی خەویشا دروستە بێ و باشترین کات بۆ دروستبوونی ئەو هورمۆنە کە زۆر گرنگە بۆ جەستە و دەرونی مرۆڤ ئەو کاتەیە لە بینی دەوری ساعت 11 شتیواوە هەتاکو و خۆر هەڵدێت اینجا بینە سەر وەڵامەکەی بەڕێزت شتێک هەیە لە ئەنگلیزیە پێڵەن سلیپ هایجین واتە شوێنی خەوتنی مرۆڤەکە من باسی مرۆڤی ئاساییەکەم ئەجینا مرۆڤ هەیە ئەوەنە کەشەنگە ئەوەنە هیلاکە مەسەلەن دوو وەجبە ئیشی کردووە چۆنێ مەڵێن دوو تاق ئیشی کردووە دوای ئەوەش دانیشتووە سعی کردووە یا مەسەلەن مطالعەی کردووە یا لەگەڵ کە سوکاری هیلاک بووە بیخەرە سەر بلۆک بە زبری خۆی یەکسەر خەوی لێکەوێ ئەوە چونکە ئەوەندە ماندووە من کرێکاری وام دیوە لە ماڵی خۆم کە ئیشم هەبووە کرێکار هاتووە لەسەر بلۆکەکە خەوی لێکەوتووە بە چای خۆم بینیومە ساعت 3 بەیانی 4 بەیانی ئیشەکە وا ئیجابێ کرد بە شەویشکەین بەڵام یعنی مەقسەدم چییە سلیپ هایجین ئەو شوێنەی کە تیا ئەنوێ ئەبێ شوێنێک بێ مناسب بێ باسی ئەوە ناکەم ئەگەر زۆر دەوڵەمەند بی ئەبێ پشتێکە دیاسەرینەکەت لە پەڕ دروستکرابێ و پەڕەکە پەڕی نەعامە بێ یا هی تاوز بێ و باسی ئەوە ناکەم باسی ینی سەرینێکی محتەرەم کە بۆ خەو مناسب بێ ملت پێی نەیەشێ سەرت پێی نەیەشێ هەروەها جێگەیەک بێت کە جێگەکە هەتا بکرێ خصوصەتی خۆی هەبێ دیسان و ئەزانم بەعزێ ماڵ هەیە تاقە ژوورێکیان هەیە دەکەسیانوێ جاران خەڵکوا بوو بەخوا دیانزە مناڵ لە ژێر یەک لێفان نووسن دایک و باوکەش هەر لەو ژووران نووسن بەستە ئەگەر بکرێ ژوورێکی تایبەتی خۆی هەبێ یا ئەگەر نەشبێ یعنی شوێنێکی تایبەتی خۆی هەبێ لەو شوێنە بنوێ نەسارد بێ نەگەرم بێ نە دەنگەدەنگی زۆرتیا بێ نە کێشەی زۆرتیا بێ جەوەکەی مناسب بێ ئەگەر بکرێ ئەزانم کارەبا خەریکە خراپە بێ بەڵام یعنی ئەگەر بکرێ شوێنەکە مناسب بێ لە ڕووی کار ئەم نوعشتان ئەمە هەمووی بەیەکەوە و پاکوتەمیز بێتەوەن پێڵەن سلیپ هایجین کە ئەمانەت هەموو تەرتیب کرد و هێشتا هەر نەنووست ئەو وەختە تۆزێ قسە شتی بۆ ئەکەیت وەکوتم ئەخوێنێتەوە یا گوێ لە مۆسیقاگرێ یا قورئان ئەخوێنێ ئەگەر ئەوەیش سوودی نەبوو لەگەڵیا تەوان سوودی هەیە بەڵام ئەو دەقەیە نەنووست مەبەستم ئەوە نییە شتانە سوودی نییە ئەو دەقەیە نەنووست اینجا هەوڵەدەین یا بڵێن پەنا ئەبین بۆ دەرمان و ئەم ناوەشتانە ئاخر شت دەرمانە ئاخر شت کاکتۆر زۆر جاباز لەوە دەکرێت توێژەرانی دەرونی خۆت ئاساوەکوانی بەڕێستان ئاماژە بۆ دەکەن ئەگەر ئەم کەسە خەوی لێ نەکەوت گرنگە لە مێشکی خۆی لە دەرونی خۆی قسە لەگەڵ خۆیان بکە بۆ نەبڵێ ئێستا منەچمە خەوێکی قوڵەوە خەوێکی زۆر خۆشەکەمانی ئەم ئینە لەگەڵ خۆیان بڵێ جیاواز لەو بیرکردنەوەی کە بێتە مایەوەی خەوەکەی بزرێ ئەمە کاریگەری بێت لەسەر کە بچێتە خەوێکی باشەوە من بۆیە زەردەخەنەیە گرتمی کە بەڕێزت قسەت کرد زۆر جار بەداخەوە تەمانەوە خەتای ئێمەیە خەتای ئێوە نییە زۆربەی خەڵک بەگشتی و حتا بڵێن میدیاش جیاوازی ناکەن لە بینی دکتۆری نەخۆشیە دەرونیەکان پسپۆری دەرونی ڕاهێنەری دەرونی پسپۆری دەرونی هەیە و چارەسازی دەرونیش هەیە لەبەرەوە ئەوەی کە بەڕێزت ئێڵی زیاتر ڕاهێنەرە دەرونیەکانن کە ئەوە ئەکەن کە واد لێەکەن جا ئەوە هەیە بەهین
بە CD و لەسەر طبعا CD باوی نەماوە چووەتە سەر سوشیال میدیا هەیە لەسەر سوشیال میدیا هەم بە عەرەبی هەم بە ئینگلیزی هەم بە کوردیەکە نووسراوە وەرزشی دەرونی بچیتە سەر ئەو بڵێن ئەو شتە بنووسی بۆ دەرەکەوێ خەڵک فێر دەکایە کەسێکی پسپۆر فێر دەکا بە کوردیش پێ دەڵێ ئەو شتانەی کە بەڕێز دوتر ئێستا بیکە ئیتر وەکو شتێک خاو شل ئەبیتەوە و بڵێن سترەسەکەت کەمە بێتەوە و ئەتوانی بخەوی بەڵام بەخوا ئەگەر ئەو کەسە لە ژێر فشارێکی دەرونی زۆرا بێت یعنی ئێستا مەسەڵەن تۆ لە شوێنێکابی 2 کیلۆمەتر لەولاتەوە شەڕ بێت و بڵێن ترسی ئەوەت هەبێت کە شەڕەکە وردە نزیکی تۆ بێتەوە چۆن خەوت لێکە وەنیە لەبەرەوە ینی بەجیاوازی هەیە زۆر باشە کاک دکتۆر شتێکی دیکە لە ئێستادا کەتر زۆر باوترینەوە ئەوەیە کە ئیبینین خۆش کەمێک ئاماژت پێکرد ئەو گەنجانی ئێستا کە هەن تا درنگانێکی شەو ناخەون پێم بڵێ ئێمە چه زیانێکی ئەبێت بۆ ئەم کەسانە کە درنگانێکی شەوە خێ جاریوا هەیە زۆربەشیان لەوانە بێ ئیش بن ئیشیان نەبێت تاوەکو 2 یۆرۆ لە خەو هەڵنەستن بەگشتی و بەپێی علم و قانون و هەموو شتێکەوە ئەمە زەرەرێکی زۆری هەیە بۆ مرۆڤ یەکەم زەرەر ئەوەیە خۆت مەحرومەکەی لەو هورمۆنەی کە باسم کرد ئەوە لە هەمووی گرنگترەوە دووهەمینیشی یعنی وەکو شتێک ئەو بڵێن ئەو مێشکە ئەو ئیسراحەتە وەرناگرێ ئەو ڕفرەشە دروست نابێتەوە لە ناو مرۆڤەکە شتێک هەیە ئەمە پێڵێن بایۆلۆجیکەل کلۆک یعنی کاژمێری بایۆلۆژی هینی مرۆڤ کاتژمێری مازم بایۆلۆژی وابزم زیندەی پێڵەن شتێکی وای پێڵەن ئەلموهم وشتە کوردەکەی نازانم بەپێی ئەو بایۆلۆجیکەل کلۆکە هەر سعاتێکی تایبەت جەستەی ئێمە هەنێ ئیشی تایبەتی هەیە بەعزێ هورمۆن هەیە جگە لە هورمۆنی میلاتۆنین هورمۆنی کۆرتیزۆن و مناشتانە کاتی تایبەتی خۆی هەیە بەعزێ ئیش هەیە مەسەرەن مێشک ئەیکە کاتی تایبەتی خۆی هەیە جەستە فێری کاتی تایبەتی خۆی هەیە بەعزشتی ئەمانە هەمووی تێکەچێ تۆ بەم جۆرە خەوتنە هینەکەت لە خۆت تێکداوە بڵێن کاژێرە بایۆلۆژیەکەی خۆت لە خۆت تێکداوە لەبەرەوە شتێکی خراپە شتێکی باش نییە هەرچەنە هەنێ بۆچوون هەیە ئەڵێ بەعزە کەس هەیە بە تەبیعەت وایە کاژێرە بایۆلۆژیەکەی وا لێ کردووە کە مەسەرەن سعات 11 من هی شەو سعات 3 شەو لای ئەو دەست پێەکە تێگەشتن چۆنە ئەنجاهی من ئەو 11 شەوە بڵێن سعات 6 یا حوتی بەیانی تەواوە بێ لای ئەو سعات 11 نیوەڕۆکە یا پێش نیوەڕۆکە تەواوە بێ ئەوە هەتا حدێک بۆچوونێکە بەڵام بەخوا بۆچوونێکی زۆر باش نییە اینجا ئێمەی کە بڵێن لە تەمەنی ئێمان بە تایبەتی دکتۆرەکان خەمێکی زۆر گەورەمان هەیە و خۆتان هەستی پێ ناکەن گەنجی ئێستا خەمێکی زۆر گەورەمان هەیە ئەڵێن ئەم گەنجەی ئەم زەمانە ڕاستە ئێمە جیلێکی کۆنین ڕاستە بیر و بڕوامان کۆنە ڕاستە ڕەنگە لەگەڵ جیلی پێڵەن مەلینیاڵز لەگەڵ ئەوانەی لە هەشتاکانە لەدایک بوون ناگونجێ جیلێکی تر هەیە هی 2000ەکان لەدایک بوون ناگونجێ بە کوردی پیانڵێن ئەلەندەکان لەگەڵ ئەلەندەکانە ناگونجێ بەڵام ئێمە خەمی ئەوە خۆین ئەم خەڵکە ناخەوێ ئەبێ لە ئەنجامە دوای 12 ساڵ دوای 20 ساڵ چیان لێبێ لەوە پیستر و خراپتر کێشەتر ئەم نێرگەلەیەیە یعنی خەڵگێ بۆ لای ئێمە ئەڵێن کاکە تۆ جگەرە کێشی ئەڵێ نەخێر ئەڵێن باشە ئەی نێرگەلە کێشی تەبان ئەرێ وەڵڵا نێرگەلەکە لە جگەرەکە زۆر خراپترە ئەم جیلە دوای 20 ساڵ و 25 ساڵ چی لێت ئەم جەستەیە چی لێت ئەم مێشکە چی لێت دوای ئەم نەخەوتن و ئەم نێرگەلەیە خوای گەورە ڕەحمیان پێ بکات ستایلی ژیان کارگەریەکی زۆری لەسەر تێکچوونی خەو هەیە منەمە پرسیارێکی تر بکەم سەرخەوشکاندن تا چەنە کاریگەری لەسەر تێکچوونی خەو و خەوزڕان هەیە بەڵێ پرسیارێکی زۆر گرنگە و زۆر دەستی خۆش بێ بۆ ئەو پرسیارە ئەوە بە عەرەبی پێڵەن قەیلولە بە ئینگلیزی پێڵەن ناپ خەوێکی 5-6 دقەیە 10 دقەیە چارەکیە لە وڵاتانی بڵێن ڕۆژاوا کە دنیا گەرم نییە و ڕۆژیش وەکو ئێمە ئەوەنە درێژ نییە لای ئەوان تا بڵێ خراپە و خەویان تێکەدا و کە شەو چوونە سەر جێگە خەویان لێ ناکەوێ و تووشی پەشێوی خەوزڕانە بن بەڵام لای ئێمە بە تایبەتی بۆ ئەو کەسانەی کە باسم کردن پڕئیشن کە شەنگن
ژنێکی ماڵە مەسەرەن 5-6 مناڵ بخێوەکە ئەچێ بۆ دائیرەیش یعنی بڵین ماڵیش بەڕێوە ئەبا ئەوە طبعاً چارێکێ دەدەقەخەوەکە شتێکی زۆر باشە و ڕفرەشە بێتەوە بۆ ئەو ڕۆژە ئەتوانێت ئیشی خۆی بکە ئەوە شەویش کەچێتە ناو جێگە خەوی لێ ناکرد بەڵام بۆ ئەو کەسانەی کە پەشێوی خەوزڕانیان هەیە یا ئەو کەسانەی کە نەخۆشی خەمۆکی ئۆشتانەیان هەیە ئێمە لە بیرمان چوو باسی دەرمانی بێهۆشکارەکانیش بکەین کە ئەوش یەکێکە لە هۆکارەکان ئەو کەسانەی کە نەخۆشی خەمۆکی و شتانیان هەیە بە هیچ شێوەیەک ئێمە ئامۆژگاریان ناکەین بە ڕۆژ بخەون چونکە 10 دقەش بخەوێ بە ڕۆژ ئیتر خەوەکەی بە شەو تێکەچێ و باش نابێت. باشە زۆر سپاس دەکەین کاک دکتۆر گیان ئەگەر شتێکمان مابێت وەڵا وەکو ئەرزم کردن بەعزە جارێ نەخۆشی بڵێن خەوزڕانەکە هۆکاری نەخۆشی جەستەییە وەکوتم ئێش و ئازار و ئەم نۆشتانە یان بەکارهێنانی دەرمانەکانیش بەعزێکی مادە هۆشبەرەکانە کە بە تایبەتی ئەوەی کە ئێستا باوە کریستاڵ و شیشە و ئەم نۆشتانە یان بەعزە دەرمان هەیە کە ئێمە ئەهین بە نەخۆش دەرمانی پەرکەمە دەرمانی ئێش و ئازارە دەرمانی ترە هەیە وروژێنەرە دەرمانی نەخۆشی پارکنسۆنە ئەمانە وروژێرەن وا لە مرۆڤەکەن کە خەوی لێ ناکەوێت بەعجارە دەرمانەکانی خەمۆکیش کە یەن بە نەخۆش ئێمە وای لەکە کە خەوەکەی کەم بێتەوە ئەبێ ڕەچاوی ئەو شتانە شتێکی دیکە بۆ خەوی ڕۆژ بەڕێستان پێتان باشە ئەو کەسە بە ڕۆژان نەخەوێ یان زۆر جار کەسانێگەن نۆک و خۆم ئیلا نامیلان بوو بە کاتژمێر دوو نیوانە خەوێکم بۆیە شۆفێری بکەم ئیش بکەم ینی ئەمە دروستە بێت ئەمە بۆ چێگەرێتەوە باشە بخەوی یان نەخەویت ئەمە ڕاهاتنە وە شتێکی ئەتیادیە ڕاهاتنە بەڵام نەخۆشیێکی تر هەیە نەک ئەوەی بەڕێز باسیەکەی پێڵێن نارکۆلەپسی ئەمە زۆر خەتەرە نەخۆشەکە لە کاتی لێخوڕینا خەوی لێکەوێ نەخۆشەکە لە کاتی ئیشکردنا خەوی لێکەوێ لەسەر مەکینەیەکە خەوی لێکەوێ ئەمە نەخۆشیەکە لە ڕۆژێکە چەند جارێک ڕوەدا یا لە هەفتەیەکە چەند جارێک ڕۆدا ئەوە بەخۆ ئەڵلقەیەکی تایبێت دەستەکانە خۆش لە زۆر سپاس دەکەین بەڕێز پرۆفیسۆر دکتۆر زار محەممەدەمین سپۆری نەخۆشە دەرونیەکان یاخوا دەستە خۆش بێ و خۆی گەۆ زانیاری و علمی زیاتر پێ بەخشین دەستان خۆش بێ زۆر سپاس